ڕازاوەترین سڵاوەکان پێشکەش بە ئێوە بینەرانی خۆشەویست و ئازیز لە هەر شوێنێکەوە بینەری بەرنامەکەمانن هیوادارم لێو بە بزە و دڵشاد بن ئینشاءڵڵا. بەرنامەی ڕۆژێک لە ئاوایی ئەوڕۆ قەرار وایە لە ئاوایی جوان و سەرسەوزی جەڵدیان بەخشی لاجان سەر بە شاری پیرانشار میوان بێ. نزیکەی 95 کیلومترێک لە شاری مەهاباد دوور بووینەوە و وەکی ئاگادار بوومە ئەو ئاواییە تقریبان 23 کیلومترێک لە شاری پیرانشار واتە خانێت دوورە. وەکی دیارە تقریبان 300 ماڵێک زیاترە ئاوایەکی سەرسەوز دیارە و دەچین لەگە خەڵکی ئاوایی زیاتر دەدوین تابزانی ڕادەی میوانداری و خێرگەرمی خەڵکی ئەو ئاواییە چۆنە لەگەڵمان هاوڕێ بن ئەوە ئێوە و ئەوەش ئاوایی جەڵدیان. بینەرانی خۆشەویست و ئازیز هاتینە ناو ئاوایی جەڵدیان هەر لە سەرەتای هاتنمان ڕا بە منداڵ و بەلاو و بە پیر و بە ساڵات چوان بە هەمویان پێشوازیان لێکردو ماڵی هەموو لایەکی ئاوادان بێ. ئەو جێگایی کە دەیبینن فەلەکەیەکە لە ناوەندی ئاوایی جەڵدیانە و وەکی باسییان کرد قەراغ حەوزی پێدەڵن وایە دەرکی حەوزەی پێدەڵن. فەزایەکی زۆر خۆش سیمەنێکی زۆر جوان لاوەکان منداڵەکان پیرەکان هەموو لە دەورمان کۆبوونەتەوە. ئەو جار قسان لەگەڵ دەکەین. دوو برای ئازیزم کاکە محەممەد و کاکە محەممەد دەنگ خۆشەکانی ئاوایی لێرە دانیشتون هەر لە سەرەتای بەرنامەوە بە گۆرانی و حەیران بەرنامەکەمان بڕازێنەوە. کاکە جان سەلام عەلیکم. سلام ڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. مەمنونم کاکە جان. خۆتان دەناسێنن؟ محەممەدی بێهەجات کوڕی سۆفیا عەلیمان مینەی خەڵکی جەڵدیان سەر بە شارە خۆشەویستەکان پیرانشار. هەر بژین و سەربەرز بن ئینشەڵڵا. تەمەن چەند کاکە محەممەد؟ تەمەنم 44 ساڵم. 44 ساڵ. تەمەن درێژ بن ئینشەڵڵا. چ کارێکی دەکەن؟ وەڵا کەشاوەرزی. قەڵب و ساغ بێ ئینشەڵڵا. کاکەی جان دەڵێن دەنگ و زۆر خۆشە وایە؟ بەڵێ. حەیرانمان پێشکەش دەکەن گۆرانیمان پێشکەش دەکەن. بە تووش و بە هەموو جەماعەتی دەکەین. زۆر سپاس فەرمووی. هەرێ دەڵێم دەچمەوە دەرێ لە دونیایێ من دەچمەوە دەرێ لە دنیایە دەچمەوە بەدەخمی عەزرێ دیزنێمان هەی برادەری ناو هەری دوانێ بڵقیسایە وشرعي من قرى بباز قاب جمع قلت لنا قلت واتا من روجه خداني بمعاكم في غمر نبي توار بقايا وازي هر خير سم ذكريت دون سم ذكاي هر سخرايا وات الله ورعيان لشايا ولسر بندني وعينا صدانا حلونا لسر بندني هوا الرسريان درسهم دسقادن بخواد قولي دبوا وارد تبقى صور قول هلا مدهوات انتهوات صدقني هم قبل جدا كما وامو لو بزنا كباري قول بباصن قاب ما قلت لا هل داري دوار صندلي هرامي داوي بخوالك لكاي ايو ايو اذا كان مفتني
لبلن ديزا وشوي أخذ كترم هالضفراندين بيم لها الله يا الله تشينا ايدو سيسنا مع الضبصاندين ارقيسني اقوم ابكان اي سميل بيه ورنقاندين او السربندي عينانيم وي بصلامتي او مديساي قلنا رزق كاكا محمد جام بجين دستو خوش به كاكا محمد بلدي واواين بله تشلوف امتى تلو 4 سال نوايا شهر بله تقريبا 30 سال لوي بيش وباساني 34 سال لوي بيش شو بيردي وايا بله دي والله واواي شلون بوتا استاد شو فرقي كردو والله العان خوش للزارة كم تربو يا زور تربو قديم والله هر بروزوري روشتو الحمد لله وبيشكوتو تربو قديم قازن نبو آوي ساكن نبو برقن نبو إمكانات كم تربو الآن مشتكنا الحمد لله اللي متساوانية أولين خداي دومين شوراكا الحمد لله لجيان تعالى وزء يا وايا كرازن وايا رازمة والله جيراني دتاشين بيكو باشين بيكو الصميمينا ديش سركوتوم الحمد لله الحمد لله ديك يقدر سرسوز وخوشيشا ديك هاكي جاني وباش نشكر سلامتك كم ممنونيتو تشكر لكم زور سباس خوت عندنا سنن أمن بسم الله الرحمن الرحيم نيوم محمد بشارات خلشي أواي زلدياني ما تمام شو عندك كاكا محمد جان؟ تمام سلوش الصالة تمام دريجو لرساغ إن شاء الله توصل كاكا محمد جورة ترن هربجين نيوان لك كاكا محمد خوشي أره والله خوشا كان زوري تساعد يكتر دناس كاس سكاري كده كا باشتري يكتر دناس دوستو هاوالن والله أره والله دن كاري كيس كاري كن كاكا والله مخرجي كاري بارسفرش شتيوانا هل نيوا وايدا؟ لني وأوايلا دورو بروا ماشينو بيه والله ماشين بيه هل بساق بي إن شاء الله لك أروك أسبتان رازي أره والله الحمد لله الحمد لله خوشة بدلو دل أريو والله كاكا هروايكتو كاكا هروادل الحمد لله إن شاء الله كاركان تانا بالرزق والرزق من يا ربي كاكا محمد جاني واستمام بيشكش لكن والله مشتر تقريبا حيراني كمان فرمو خزمتك أجدكم واري عيرا يا 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 واري عيرا سزاران حيران إذانا حيران لديو عيرا سزاران إذان لديو ورقردني زاد براين برادرنا خنامي نادي جاي بيرت شصانا قد كاملنا بهم ورعدي كدن قال شي خوشا ما صدا ما ددك بدام براين برادرنا بخواي اي يا رجلانو خاي واري حيرايان سزاران حيرايان ورا لباني بانيان إذا سزاران ورا لباني بانيان باني دسر بنيو يا وطن براين برادرين بخوام رين دارم رين بكتون بدنم ورا دستكي من مبام غريب مال وران مقرنان لدارسينه ورا نابي دبنكو قنفنا ناز عيرانه لتوزي شدا لشلشي قوار لقريزك خزامه ورا نار قيزن ممكن كركور بيريم يانا سبرين مخان ورانه او سالا كان بخواي بايزا سرزستانه نو كبرين من غريب مالي بتوزخ ما منا والله اوه اي اي يا تشني خاي
لە ناو ئاوای جەڵدیان بەنێو کۆڵاندا کە تێپەڕ دەبووین ئەو داخانمە ئازیز و خۆشەویستەم دیت لیباس دەبەر ئامادە نازام دەچوو بۆچۆ با لێ پرسیم زین دەچوو بۆچۆ پاتۆڵ دەبەر کردو و وێ دەچێ لیباسی کارێ بێ وای دایژێ والله لیباسی کارێ دەچوومە باغی بیلەوانە بژار و شتی بکەم بەوانە گەڵامێوان یەکەم و ئەی قالب ساغ بێ ئیشەڵا دایجان نێو چێ ئامینە دا ئامینی خۆشەویست تەمەن و چەندە چەند ساڵن هەفتا ساڵ دەبڵە ئەی تەمەن درێژ و لەش ساغ بن ئیشەڵا فەرموتان دەچوونە مەزرایە ژاری باغ و بێستان و شتی بکەم و باغ و بێستانتانەیە بەڵێ ستان چاندۆ لێوان یەکەمەوە و بەڵێ ستان چاندۆ بێستانەکەتان چێ باینجانە و هاروێە و شووتێ و هەموو شتە بەرهەمی چاکی هەیە وڵای جارێستا ناوتە بەرهەمی و ئێستا نهاتوو دیارەی دی وڵا جا نازانم بەتەما خودایی ئیشەڵا پڕ بەرهەم دەبێ یارەبی بۆ خۆتان بەچەنێ و کارانە دەکەن ئەرێ وڵا بخۆم و کوڕەکەم و بووکەکە و ئەمە هەمان کارەکان دەکەینی دی یارمەتی دەدەم بۆ سەر بێستانەکەی بۆ بێستانەکەی بۆ بژارکردنەکەی دێ من پیر بوومە تازە خۆ نانا ماشەڵا پیری چی ساز هێڵن دە زۆرم کار پێ ناکرێوان یاریدەم دەکەنی دی اختیار سێ اختیار ئەر قالب ساغ بێ ئیشەڵا منداڵەکەین لەژێر سێبەرێن گوت چەند منداڵ و هێدا وڵای من دوو کوڕم منە و دوو کچی شمێردیان کردووە کوڕەکان لەگەڵتن زەماوەندیان کردو بەڵام لەگەڵتن ئەرێ وەڵاوە دوو هەر جارێ لە کنیێکیانە بەینە چسمەکنەی بینە چسمۆکنەوی هیجانە خدا پێت بێڵن ئیشەڵا یارەبی دایە باسی ئەو لیباسانەتمان بۆ بکە شتێکی بڕێک جیاواز لە کراسی کوردی دیارە بۆ کارە لە بەرتان کردەوە ئەرێ وەڵا بۆ کارم دەبەر کردەوە بیلام ئەمن هەر لیباسی قەدیمەکان دەبەر دەکەم قۆڵچاغە و پاتۆڵ و ئەوە قۆڵچاغی پێ دەڵێ قۆڵچاغا ئەوەش پاتۆڵە بیلامانە پاتۆڵی کارەیە کاری پێوە دەکەم ئەوە وانە دام دەنێم دادەنیشم ئەو قۆڵچاغەیە پشتیشی نەدرواوە هەر بە ئیسلا بە جێگایەک بە بەندێک دادەخنەوە فقط تایبەتی کارکردنێ بۆ بۆی کە بە لیباسەکە پێ وڵی باسکانە باسکان هەموو چونکە پیر بوون ئەم تاودام باوانێک دەمجا ئەوە دەبەریان دەکەم ئەوە لە بۆی جیانە ئیشەڵا ماشەڵا چەندیش جوانە ئەو ژنانەی قەدیم پیاوەکانی قەدیم بەهۆی ئەوەی کە خواردەمەنی قەدیم بۆ کویەلان نەبوو زۆر سالم بوو ماشەڵا زار ماشەڵا هێندە جوان دەمێننەوە سەد هێندی جوانیەکان لەش ساغن شەڵا قالب ساغ بە یارەبی دایجان بڕێکمان باسی قەدیم بۆ بکە نەلان کە ئەو ماشێنش لەبەر دەرکراوەستا بوو بە ماشێنی دەڕۆیشتم بۆ بژارێ پێشوە لەبەر دەرکێڕاگرت بوو بە پێشۆی دەڕۆیشتم بۆ بژارێ قەدیم چۆن دەچوون ستان دەکرد کاروبارەکە لەگەڵ هەنج فەرقی حیبنە بێ سواری کەرە چوونە بژاری بەچونە بەر جادەی گاڕانێک حالم خڕدە بوو هەموو وێکڕا غاریان دەدا بە سواری کەری حیبنە ئەو دەمە کۆیلانەوە بە ماشێنی و لەگە کوڕەکەی بەغارێکی نەدەچوون ژن لێک خڕدەبوونەوە بۆ بژارە پیاو ئەو دە ماشێن نەبوو ناوەڵی لە هەزار ماڵی ماڵک ماشێنی نەبوو کەس ماشێن کەم بوو لەمانە بە حارەبەی دەچوون حارەبەی کەڵیان تێدەکردن بە حارەبی دەچوونە مەزرایە بە حینە بە گوێ درێژان بە ئەسپان دەچوون بژاریان دەکرد و تووتیان سەرچن دەکرد و ئەم کارانن دەکردن ئەوە لەی دیدەها توتن سەرچنکردن ینی چی ئەوە تووتیان دەکرد بیلامانش گوڵەشی بەسەریەوەیە گوڵەکەندێ دەکردەوە ئەوەش کاری ژنەکان بوو ژنەکان بوو گوڵەکەندێ دەکردەوە گەڵاکە ئەوەن دەپان دەبوو گە تاگەڵای بەرینکە ئەرێ ئەوڵا تووتن ئەوا بوو ژنەکانی ناوچەیمە ماشەڵا زار ماشەڵا هەمیشە پێ بە پێی پیاوەکان کاریان کردووە داژیان لەگەڵ دەستە خوشکان دەچوون بۆ جیاوگۆڵی بەهاری ئەرێڵا دەچوینە ڕێواسان و دەچوینە کوڕادان و دەچوینە کەنگر و جێلا خەی و دەرێوڵا بوویەکڕا دەچوین و وەختە چێچوونە ڕێو ئاسانداهاتنەوە لێرە ئەو لەسەرەوەی سەدیێن دان کردە داوت چێژ و کوڕانە هەموو هەند جوان بوون ئەرێ ئەوەڵا دەی باشە دایجان دەست و چاوت خۆش بێ بڕێکیش لەگەڵ ئاغای کورتان قسام بکەم بەخشن بە ئیجازە خەجاڵەت مەردی مێرە هەر لێرە بمێنە دایجان سەلام کاکەیجان باشە بەخێراتن سپاس دەکەم چاو خۆش بێ مەمنونەوەڵم بەخشن مەحتەلمان کردن خۆتان دەناسێنن ئەمن خاڵند پەنامم خەڵکی ئاوای جەڵدیان کاکە خاڵنجان تەمەن و چەندە 43 ساڵ 33 ساڵ ماشەڵە لێشتان نایە زۆر جوانتر دیارە هەر 30 ساڵ 32 ساڵتان لێ دێ خدا پێتان بێڵە ئیشەڵڵا خەریکی چ کارێکن کاکە خەریکی وەرزێرینە هەردوو وەرزەیدا لە ئاخرەکانی بەهاردا یا بەگشتی کارەکەتان هەرەوەی وای هەر بەگشتی کارەکانم وەرزێریە قالب ساغ بێ ئیشەڵڵا چ دەچێنن هەر زەوی کشت و کاڵتان هەیە یاخۆ باغ و باغات شتان وەڵا باغ و باغاشتنیە چەوەندەر و گەرم و جۆ شتانی کە لە منتەقەیدا بەرهەمدێن الحمدلله باغ و باغاتەکرد بە خۆتان پەیڕا دەگەین یا شکر خداوەندە زۆرە کارگەریشی بۆ دەگرن ناوەڵا بخۆن پێڕا دەگەین الحمدلله هەرەوەز ماوە لێرە دەستەوە ماوە بەخوای زۆر کەم بۆ هەرەوەس هەیە بەڵام کەمە
خال بساق بێ ئیشەڵڵا دەستا و خۆش بە کاکەجان چی دیکە مزاحیم و نابم دەست و خۆش بە لە خزمەت دوو برای ئازیز و خۆشەویستمدایان خەڵکی ئاوای جەڵدیان کە مێشدارن لێرە هەڵبەت کاکسۆران مێشەکانی لێرە نینەوە هەر مێشەکانی کاکسەلام لە پشتسەری من دەبینن پێما بە مێشەکان فەرموتان لە چۆستانن وایە بەڵام هەردووکیان هەر مێشدارێ دەکەن و مەشاتی وتوبێژێک سەبارەت بە مێشداری پێکبین هەڵبەت چون جلەکانی من سوورن و دەڵە مێش حساسیەتێکی زۆر تایبەتی بە جلی سوور و جلی ڕەشێ من نەموێرا لە نزیک مۆڵ بە تا چەندە کە دووریشی نێستادێن لەسەر شانم دەنیشن زایدی خدا ڕحمان پێ بکاتە ئاخری و توێژەکە مێش پێمانەوە نەدا کاکە گیان دەکرێت زیاتر خۆتان بناسێنن بەخێر بێن سەرچا پێشەچی بەخێراتنین گۆ دەکەین زۆر بەخێرن ئەمن سەلام ئەفسەردی خەڵکی جەڵدیانێ مێژدارم زۆر چەند ساڵە مێژداری دەکەن کاک سەلامجان تقریبەن ئەمن 3 ساڵە دەستم بە مێژداری کردووە 3 ساڵە بەڵێ مێشداری لە چۆ فێر بوون چون پێماوە کار و پیشەیەکی هەندێک سەختە و ئەمە هەر لە قەدیمەوە باب و وافیری مامە مێشن هەر هەبوونا ئەمان ئەو وەختی بە سوورەتی سنەتی ئەمە مێشن بەخێو دەکرد وەکو ئەلحان نەبوو مەسەلەن داوا و دەرمان و شتێ سنە خوشت نەبوو فقط سەوەتە بوو کاک سەلامجان دەکرێت باسەی شێوەی سنەتی ڕاگررتنی مێشمان بۆ بکەن بەڵێ وەختا گەمە گەمێشن هەبوون دەسەوەتن دەکردن دەسەوەتی وەختی سندوق و شتیوالە نەبوو ئەدیار سندوقەکان بە شێوەیەشی لە جێگایشی دان دەنان و هەت سەوەتەکان ئەدی کارن پێ نەبوو وەکو ئەلحان مەسەلەن بڵێ شتیران بدە یا شەکر و شتیان بدەی نەبوو ئەو جارەکانە لە نەزەر دەرمان و شتیوالەش پێڕاگەشتنە شیوانە بوو دی هەردان دەنان و ئەوەی کە مابە ماباوەی نەژما بەکەریوە ڕحمی خودای بوو بەرهەمەکەی چۆن بوو یەودەم باشتر بووایە بەرهەمەکەش بەخواما چلە تا 35 مێشێکن هەبوو هەر بەشی خواردنەی هەبوو دینی بۆ نەدەبوو بیفرۆش ینی بە شێوەی جەدی دەکەی بە شێوەی نوێ کە ڕای دەگرن بەرهەمی زۆرتر دەبێت بەڵێ ئەلحان باشترە ئێستا چۆنە ئەلحانەکانە وەڵی زۆر ئەلحانەکان هەموو سندوقی بۆ دەکڕین ئەلبەتە دەرامەتی کە هەیە ولی خەرجیشی زۆرە چون الان دەبینی مەسەلەن سندوقی دەکرێن سندوق دەنشی 35,000 بە سندوق دەدەین تەبق 25,000 پێ دەدەین شەکر مەسەلەن ئەگە بە قەرز بێنن 3,000 و تقریبا 300 من 200 منی پێ دەدەین ئێستا ژیانی ڕەهان دەکەن کە بچن لە بەیسلا لە شەهد و شیرەی گوڵەکان هەڵمژن یا تەنیا بە شەکل شتەکە تەبیعەوە خۆ دەدەستەمەدانیەوە چونەوە دە سندوقیدا بۆ خۆی کاری خۆی دەکا ئەو جارەکانە مەسەلەن بە تەبیعەتیش بە ساڵ دەگۆڕە ساڵی وایە دەبینی تەبیعەت خۆشە گوڵ و جیا مەسەلەن شیرەی زۆرترە گەردەفشانی زۆرتر دەکا ئەو شتێکی دیکەیە مەسەلەن ئەو ساڵەکانە کە ساڵەشی ئیشکە ساڵیە ئەلبەتە تەبیعەت ناڵم ناخۆشە وەلی گوڵ و جیا کەمە شیرە زۆرتر لە گوڵ و جیای مەسەلەن چون جیاکە زووتر کامڵ بووە شیرەی پترە لە گەردە کەمترە شیرە زۆرترە ساو خۆش بە کاکەجان کاکە سۆرانجانەوە بۆمان باس بکەم بزانین چی وەرزێک چ مانگێکی تایبەت بە مێشەکان ڕادەگەن کەنج و بەرهەمەکەی هەڵدەگرنەوە وڵی ئەوڵی بەهارێ دوای سێزدە بەدەرێ مەڕان دەژۆزین معمولەن بۆ لە وڵی ئەمە معمولە لێرەکە لە جەڵدیانێکە دان دەپۆشین دان بین بۆ لای مهاباتێکە ئەوێ زووتر لێرە تەبیعەتی نەوەڵا خودی مهابات قوم قەڵا گەرمە سێرترە ئەوێ زووتر دەست پێ دەکاتن مێشەکە لەوێ وردەورێت خوم ڕێژی دەست پێ دەکات جا بە مرور هەر بە 21 شەوی ئەمە ڕان دەژۆزن جا هەر بۆ لای شۆستانەکەن دێنەوە ئێستامە ئەو ساڵ وەکو ئەوەڵین ساڵ چوینێن لای گەرمە سێرە تا دیهلۆڕانەوەوانە قەسر شوێنین ڕۆژین هاتوینتەوە ئەتا هاتینەوە مهاباتێ ئەلعانج کە ئەلێرەن داناون لێرە وردەورە نیژۆک دەبینەوە بۆ شۆستانی خۆمان تقریباً دوای دوو مانگەنگەشتنەوە ماڵە خۆتان ئەرێ وەڵی گەشتینەوە جای شاڵە لەوش باوە
سەرێکی وەکابرا دەڵێت چون تەبیعی دادنین ئەمە ناو بودجێمان هەیە شەکری زۆر بکڕین ناتوانێت بشتین ئەگە تەبیعەتێکی چۆستانی خۆشببی ئەمە تەبیعی دادنین ئیشاڵە شاری وەرش هەنجونی بەرداشت دەکەین. تەنیا شەهری وەرێ و تەواو دەبێت تا ساڵی دیکە یا ئەو ساڵ دوسێ زور هەڵدەژێت هەندێک برادر هەیە بەسێ زور هەڵدەگرێت هەندێکیش هەیە شاری وەرێ لە تاریخدەی ڕادەست پێ دەکەی یەک جێ دەری دێنیم لە دەستگای دێ و ئەوی کە جوانە وەکو ڕام کەسپی و جوان بێ دایدێنێ بۆ کریستاڵی ئەوی دیکانەژەدی لە دەستگای دی و سوورەتی شیرە بەڵێ بەسەرت شیرە. کاکە هەنجونی ئەسڵ و بەدڵ چۆن لێک دەکەنەوە؟ خدای هەنجونی حەسڵ و بەدڵ ئەمە دەزانین ئێستاگە من هەوێ ئەمە بزانێ مشتەرەکان بە خدای جا مشتەرەکان ئێستا بە دووسێن و بەتاقی دەکرێتەوە بە هەندێک برادر ئەعانەکانەوە زاندەخوا ئەگەر هەنجون شەکەرەکی لێدا ئەوە شەکریە هەنجونە کە شەکەرێکی لێدا مانای وەیە حەسڵە جا ئیوە ئەوە زانیداخۆ شەکرە هەنجونی شەکری شەکەرەکی ناگری جا بۆ زورەی ئەلعان بە ئاوی گەرم دەتوانین جودایکەوە داوی گەرمت کرد ئەگەر دەدلیوانێک بێ داوەکەت کرد ئەگە چۆ خوارێ مستەقیم چۆش تەبیعە ئەگەر بە وەکو مارپێکی ڕۆی ئەوە شەکریە بەڵام ئەمە ئێستا وەکو ئەوەی وە ئەمە زۆر چاتری لە عاڵم بەڵام ئەکە هەنجونی حەسڵیش دەفرۆشین ئەمکە بۆ خۆم 2 ساڵ 3 ساڵ الحەمدولillah هەمە بە دەرمانێش دەیفرۆشم وەشتی کەس دەیفرۆشم وڵان لە بۆکانڕ سنجار هاتوونە بە دەرمان دەیفرۆشم بە زمانت بە سوێن نایفرۆشم بەڵام بە زمانت دەیفرۆشم. هەنجونی ئەسڵ ئەگەر چەند مانگیش ماوە ینی لە خودویەکدا کە ڕای دەگریت دوای چەند مانگیش یەک زەڕەش بەسەر ڕەنگی ئەوەز نابێ شکل و قافەی تێک ناچێت هەنجونی بەدڵ حاڵتێکی شەکراوی لێ دێوە هەنجونی تەبیعی دیبیتە شەکەرێک ئەو شەکەرەکە کە دەبنی کە ڕامکەکەی یا دەبنی ئەو کریستاڵی کەدا حاڵەتی کیسپی دەگرێ پێی دەڵێن شەکەرەک ئەو شەکەرەکە هەنجونی حەسڵ دەگرێت هەنجونی تەبیعی شەکری نایگرێت دوای وەش ئێستا بە خودای فێڵ و فرد زۆر بوونە ئەگەر کابرا بێت و ئیوە دوکاندارەکان یا بەعض نەفرێک گەرمی دەکات دەیفرۆشێ ئەوە شەکەرەکی ناگرێ و دەمی جا ئەگە کابرا دیتی چاو لێرەکە غەلیز و جوانە و ڕووناکترە جا دەڵێت وەڵای ئەوە زۆر جوانترە بەڵام هەنجونی کە عسڵ بێ دەبی پاس 3 مانگان حتمما شەکەرەکی لێ بدە 3 مانگ 4 مانگ جاوە ئەو دەمی پێدا ئەو هەنجون حەسڵە بە زەمانەتیشە ئیشاڵە دەشن بێ ئەگەر برادر ئینشاڵڵا ئەو ساڵ بۆ هەنجون کڕینە هەموو تێکڕادی ناوای جەڵدیان لە کاکە سۆران و کاکە سەلامی هەنجونی دەکڕین هەنجونی ئەسڵ بۆ دەرمانی دی دەست و چاو خۆش بێ کاکەجان کاکە کار و پیشەی ئەسڵیتان هەر و مێشداریە یا کاری دیکەش دەکەن کەشاوەرزیش دەکەین نەدی کەشاوەرزێکەشن ئەلبەتە ئەمە زەمین زەڕاعەکەن فقط دیێمەکارە دیێمەکارێکەش ئەمە گەن و جوو و نۆک و نیسک و ئەوەی دەکەین ئەمە بە ناشکوری ناڵم چون ئەمە بۆ خۆنۆسی لێ خۆن نییە ئەم من چەند ساڵەکە کەشاوەرزیم دەکرد وەچی فکرم لێ کردەوە زەرم زۆر پتر بوو لە قازانجێ تراکتۆر وشتو نەبوو بۆ چێڵانی؟ نا تەرەکتۆر وشتن نەبوو مەسەلەن دەبینی دەڕاستە بۆی دەدرویەوە خولاسە کرێکەی زۆر بوو دەری نەدەێنا ئەگە مەسەلەن بای 10 ملیۆنە مەحسوولات هەبا دەبا 5 ملیۆنە فقط لە حەقی تەرەکتۆر و ئەولای دابا زەرەری پتر بوو لە قازان زەرەری زۆر پتر بوو ئەمیش وەڵی جا من لە وەختێکە فکرم کردەوە کە سلەنەوە نایخوێنیتەوە هاتوومە دەستم بە مێژدارێک و دەلا مێژدارێکە الحەمدولillah وەڵام منەوە 3-4 ساڵە زۆر باشە ئینشاڵڵا کە بەرهەمی زۆر چاکی دەبێت کاکە سۆرانەوە چ کارێکی دیکە دەکەن وەڵڵاهی ئەمن پێشتر جۆشکاریم دەکرد دەرکە پەنجەرەم ڕنگ دەکردن دوایی کە لە سەربازی خلاص بووم زۆرم عەلاقە پێ بکە ماڵە خاڵم ماڵە شادابارن لە شنوۆیە لەوان ڕ وردە عەلاقەم پێ بوو لە عەفدە مێشی ڕادەسم پێکردوان الحەمدولillah 200 مێشەکەم هەیە ئەما بە خودای مێشش بوو هەموو کەس نابێ وە جەڵدیان کە ئێستا الحەمدولillah لێ پێدا بووە بەڵام بە خودای ئەویش ماندووبوونی خۆی هەیە لێ عاڵیبوونی خۆی هەیە جا ئینشاءڵڵا کە یارەبی هەموو کەس دڵی خۆمەوە دەڵام هەموو کەس هەی بێت چون ئەگە هەی بێ هەم زۆر مشکل ڕەفع دەبن سا و خۆش بە کاکەجان قالبۆر ساغ بە ئیشەڵڵا داجان ماندوو نەبنەوە دا سەلامەت کەختەلە قوربان مەمنون قالب و ساغ بە ئیشەڵڵا بەخێرێ سەر نێو چێ دایجان حوسەت دا حوسەتی خۆشەویست و ئازیز تەمەن و چەندەدا
سوزان چەند مەڵای مشەخەز نییە چەند دەبی دەوروبەری چەند دەبی شاد 6 بم تەمەند درێژ بی ئینشەڵا چەند منداڵ هەیەدا 8 دانە ئەی ماشەڵڵا بە تەمەی نزیکەی 6 ساڵەوە بە 8 منداڵانەوە ئەلان هاتوونە سەر زەوی خەریکی چ کارێکی بووندا چەوەندەرە بژار دەکەین چەوەندرە بژار دەکەن بۆچی بژاری دەکەن ئیسفادەی لێ دەکا گە بژاری نەکەین باش نابی چۆن دەبی بژار کری دیێگە بژار نەکرێت چەوەندەرەکە باش نابی جیازیادەکەی لەڵ دەخەنەوە بۆی کە چەوەندەرەکە باش و بە قەوت بێەوە بەڵە ساڵە چەند زار و کاری دەکەن هیچ چەوەندەرە بژاری دوو جار چ وەرزێکی دە فەسڵی مەهارێدا بۆی دی لە بەهارەدا دوو زاری بژار ئەوحان چیا بژاری هەوڵە یا دووەم دووەمە بژاری دووەمە کەنجە هەڵی دەقنەوە پاییزی ئینشاڵڵا ئینشەڵڵا ئینشەڵڵا دو ئاچی لێ دەکەن تو تەوحیلی کارخانەی دەدەین کارخانەی قند بەڵە هەلبوو ساغ بێ ئینشەڵڵا زەوی خۆتانە بەڵە هەلبوو ساغ بێ کارگەرم بۆتان گرتوون یا کارگەرن دەستەیە بۆ نهاتوە هەر لە نێو دێ یا لە دەرەوە ناڵ لە دەرەوە شاری خالبیان ساغ بێ ئینشەڵڵا بۆ خۆتان لەگەڵ بنە ماڵی لەگەڵ منداڵەکان دەفریان ناکەون بۆ خۆتان بژاری بکەن ناوەڵڵا زۆرە پێچانابی هەرەوە زێژ ناکەن ناوەڵڵا بۆ هیچ کارێکی کەمین دەماڵەدا کەمین هەلبوو ساغ بێ ئینشەڵڵا دا هەنی سوەرقێکی کردووە بژارکردن و کارکردنی مەزرانی سوۆت بە قەدیم چۆن قەدیمی شەر بەو مەسەن بەو شێوەی بژار و دەکرد هەر بەو شتێکی ئەلام نەبوو هەر تووتن بوو ئەو دەمیش بەریاڵە بژار هەر هەبوو ئەیدی توت نووسی دیکە تووتن و نۆک و هەر ئەو شتانە ئەلان ناچێنن بەڵە ئەلهانیش دەکەن بەڵا بە خەجاران تووتنێ ناکەین بۆ خۆتان توتنی دەکەن ئەلان ناوەڵە من نەکردو بێستانچی بێستانتان هەیە بێستانیشن نییە هەلبوو ساغ بێ دا زۆر دەکێشێتە ئەو زەویەی بژار بکەن ئەوە هەر نیو اختیارەوەی نیو هێکتارە چەند ڕۆژە کاری لەسەر دەکەن ئەو سێ ڕۆژ کاری لەسەر دەکەن چیبای کارماوە ئەریاڵە کاری بەشکتر ما کەمتر نەماوە قالبوو ساغ بێ ئینشەڵڵا بەرهەمی ئەو ساڵ چۆنە لێ رازینە ئەریاڵە جوانە الحەملێ الحەمدولله ئینشەڵڵا پڕ لە ڕزق و ڕۆزی دەبێت چەوەندەری باش پوڵێکی باشی لێ پەیدا دەکەن منداڵ و ماوە زەماوەندێ بکە یەک دانە کوڕما ئینشەڵڵا پاییزێژنی بۆ کوڕەکەی پێدێن ئینشەڵڵا دایجیان دەسوسا و خۆش بێ قالبوو ساغ بێ ئینشەڵڵا ماندوو نەبنەوە خوشکەکان دەسوسا ئەوەش دەستڕەنجی دایکەکان و خوشکەکانمان لە ئاوایی کە هەڵبەت خوشکەکانمان خەڵکی شاری پیرانشاریشن بەڵام بەئیسلا بەکارگر بە کرێکار دایانگرن و دایانهێنەیەرە و کار دەکەن و قەلبێم وولایەک ساغ بێ ئینشەڵڵا دەستان ماچ دەکەن بۆ زەحمەتەکانتانە و شتێکی ئەمە لە شاری کەڵکی لێ وەردەگرین بەرهەمەکان ڕزق و ڕۆزەکان هەموو دەستڕەنجی دایکەکان و خوشکەکانمانن لە دێ دەسوسا و خۆش بێ. لە خزمەت کاکە ئیبراهیمی بەڕێز و خۆشەویست یەکێک لە پیاوە تێکۆشەرەکانی ئاوایی جەڵدیاندان. کاکە ئیبراهیم گیان دەکرێت زیاتر خۆتان بناسێنن؟ ئەمن ئیبراهیمی پیرۆتی خەڵکی ئاوایی جەڵدیان بە خێراتتان دەکەم زۆر بەخێر بێن سەرچاوم زەحمەت و کێشاوە خۆش بێ مەمنون سپاس. کاکە ئیبراهیم گیان تەمەن و چەندە؟ ئەمن متەوەلیدی 47م تقریبا دەبیمە 49 ساڵ تەمەند درێژ و لەش ساغ بن ئینشەڵڵا. وەکی جۆبیست بووینە کاکە ئیبراهیم یەکێک لە شاخەوانەکانە کە خەڵکی و ئاواییەیە ئەندامی یەکێک لە تیمەکانی شاخەوانی شاری پیرانشارن. ئەمن یەکێک لە ئازای ئەندامانی گروهی هەڵگوردی پیرانشارم بە سەرپەرستی ئاغای بایزی نیکبەخت. چەند ساڵ ئەندامیە و تیمە؟ تقریبا 3 ساڵە 4 ساڵە وانەی بوومە هاتوومەتە باڵ ئەو گروهی هەڵگوردی پیرانشار. چۆن بوروتان تێکرد؟ وەڵڵاهی علاقێکی کە خاصی پێم هەبوو زۆر لە مێژ بۆ علاقم پێ بوو دەچووم وەلی دوایەکانەکە بەهۆی کار و بار و کاسبیکردن و ئەو شتانە دووری کردمەوە لە شاخ چەند ساڵێک دوایەکانە دووبارە ڕوم تێکردەوە ئێستاکانش لەگەڵ بەڵێ دەگەڵ گروهی هەڵگوردی پیرانشار. چەند وەخت دەڕۆن؟ وەڵڵا هەموو هەفتان بەرنامەن هەیە دەچینە شاخەکانی دەوروبەر و هەروە شاخەکانی ئێران شاخ و بەندەنەکەی و دەوروبەری باش دەناسن تقریبان بەڵارێوەڵە لە خزمەتت داین وەک چووە مەسەلەن ئێستاکانە شاخ و بەندە ئیسلا سەر بە ئاوایی جەڵدیانن زەحمە نەبێ ڕوو بە دووربینەکە
لە ئاوای زەڵدیان کە ئەمە ئێستا شاخێکمان هەیە بە نێوی سپیڕێزی خەیلانیان سپیڕێزی خەیلانیان کە هەڵکەوتووە لە ڕۆژ ئاوای زەڵدیان شاخێکە کە سپیڕێزی خەیلانان هەر بەنێوی وەی کە سپیە سەر شاخی کە دەچی سەردوندەکەی سپیە حاڵەتێکی سپی هەیە بەردەکانیشی سپینە لە بەونەوەی وافکر بکەم هەر بەونەوەی نێو بردراوە لە بۆیە پێی دەڵەن سپیڕێزی خەیلانیان بڵیندایی ئەو شاخەی 3200 خوردەیەکە دەچینە بەڵە شاخەکانی کە ئەمە لە زەڵدیانە ڕاددەست پێ دەکەین دەچینە بەردەمێش کە بەو نێوەی مەشهور بووە بەردێکی هەبوو کە قەدیم کە هەر ئەوە من جۆم لێ بووە لە زمانی گەورە پیاواندا مێشی تێدا بوو ئیدی لەوەی ڕە هەر بزمان بە زمان هاتوو پشت بە پشت هاتۆ بەنێوی بەردەمێش هەر بە چەشنی سروشتی مێشی لێ کۆ دەبەوە دەوێت کە ڕەت دەبین دوایە دەگەینە سابڕەندانش کە ئاجۆستانی سابڕەندان کە خێڵات و هەوارگە و ئەوانە کە جەماعەت دامدارەکان دەچن لەوێ چادروچی خەڵدەدەن بە ماوەیەکی بەڵێ ئێستاش کە بەڵێ لێنی کاکەوە کە وەک شاخەوان زیاترە و شاخ و شەی لە عالەمەکەی دیکە دەگەڕن گیان لەبەری لێیە ئەو شاخ و چێوە بەڵێ لێتی وەلی خۆشبەختانە بەهۆی ئێستاکانەکە ئەو هەموو تەقەمەنی و هەڵا بەزمشتەی لەسرە کەم بۆتەوە ئێستاکانە مەسەلەن دەبینی تعدادێک کەوێک کە تووشی دەبینی یا باڵی شکاوە یا لاقی شکاوە بەهۆی بەداخەوە کە بە هۆی ئەو تاپڕ و هەڵاو بەزمەی کە ئێستاکانە دراوە بە جەماعەتی و لە دەستی خەڵکیدایە بەخوای زۆر بە کەمی کەم بۆتەوە قەدیم گیان لەبەرچی لێ بوو بەخوای جا هەموو دەحبایەکەیە لە شاخی وەلی خۆشبەختانە ئێمە کە کوونەوەردەکان زۆربەی کوونەوەردەکان هەر بەعام وایە تەبیعەتیان ئەوەیە هەر عەلاقەیەکی خاصیان بە جانەوەرات هەیە بەخوای حتا ئەوەی کە مەسەلەن زۆر کۆمەجی دەکرێت لە زۆر جێگایاندا بە جاندارەکان مەسەلەن عەزیەت و ئازاریان نادەین هەتا ئەوەی بێنە دەوری چادرەکانیشن خۆیان تێناگەین ئەوانش ئازاریان نییە بۆمە ژینگە پارێزی باشیشن نا سروشتەکە پیس دەکەن و ئاگاتان لە گیان لەبەرەکان وەڵڵاهی جا ژینگە پارێزی گروی ژینگە پارێزیشمانەیە لە پیرانشار شکری خوای ژینگە پارێزان زۆر ئینسانهایکی باش بەجێ و ڕێ ئینسانهاکی چاک و هەڵکەوتوو ژینگەکان زۆر جوان دەپارێزن خاوێن دەکەنەوە ئێمە ئێستاکانە مەسەلەن لە جێگایە کە دەمێنینەوە شەومانی هەیە ڕۆژمانی هەیە وڵا زۆر جاروە هەبوو ئەژغاڵەکەن خڕ کردێتەوە لایلۆن و ئەژغاڵ و شتێکی هەن بۆ لێ خڕن کردێتەوە لە کۆڵەکەن بەستو هێناونتەوە جێگایە کە ئەژغاڵی لێ لەوێن فڕەدا ئەی دەست چاو خۆش بێ کاکە ئیبراهیمکانیا و چۆماوچی لێیە ئاوایی جەڵدیان چ لە ناو ئاوایی چ لە دەرەوە لە ناو ئاواییدا کانێک هەبوو بە نێوی کانێ شێخەی کانێ شێخەی زۆربەی ئەو دێ کە نەلوولە چێشی هەبوو نە ئاوی هەبوو ئێواران ئەوەندەی کەوە بیری منە ئەوەندەی کە لە بیری مندایە ئەو کانێکە هەبوو ئەو خەڵکی ئەو دێ هەموو ئیسفادەی لەو کانێ شێخەی دەکرد بەداخەوە زۆر بەداخەوە کانێکە ئێستا ئیشک بۆ و ئاوی نەماوە شوێنەواری مێژووی چی هەیە شوێنەواری مێژووی تەنانەت شوێنەوارێکی کە هەیەتی ئەو قەڵاتێک کە لە نێودێیە بە نێوی قەڵاتی زەڵدیانێ کە لە ڕیعانەی زەڵدیانیشی پێ دەڵێن ئەوە لە زمانان کە جۆم لێبووە هەر بە قەڵات و بە ئێستا شوێنەوارێکی مێژووی باسانی ناسراوە ئیتی سەردەمێکە بەخوای وە بیری من نییە وەڵڵاهی جا نازام هەر لە پیر و لە پیران ڕاکە باس کراوە و جۆم لێبووە هەر لەوان ڕابۆمە باس کراوە لە بیری مەدا نییە. لە خزمەت برایەکی یەکجار ئازیز و خۆشەویست داین با لە زمان خۆیانەوە باشتر بیان ناسین کاکە جان سەلام عەلەیک باشن شکر سلامت بەخێر بن سەرچاو زۆر سپاس تکایە خۆتان بناسێنن ئیسماعیلی کریمی بێهۆرزی ئەو دێمە و
لە خزمەت و دەین. هەربژین کاکە ئیسماعیل گیان تەمەن و چەندە کاکە؟ 54 ساڵ. تەمەەن درێژ بن ئینشاءالله. کاکە ژیان دەکرێت بڕێک باسی تشتێکی مختصر باسی مێژووی ئاوای جەڵدیانمان بۆ بکەن. ئەلبەتە بە پێی تەمەنێک کە هەمە و لەو دێی لە دایک بووم و لەو دێی ژیاوم ڕابردوویە کە هەم بۆ دیومە دەتوانم هەر ئەوەی بڵام. جەڵدیان دەیەکی بە ئیسلا بەر ئاوەڵا پشتی چۆستانی و هەممەرز دەگەڵ عێراقی منتەقەیەک چۆستانی بەڵێ هەممەرز دەگەڵ عێراقی لە دەورانێکدا ارتباطی تجاریان دەگەڵ عێراقی هەبووە جەڵدیان چ ارتباطێ چ تجارێک خوێ خەیسی بەعزەشتەهایەکی ئەوە لێرە هاتوون خەیلانی وەک ئێرە مەڕدارەکانی مەکە دەچنە شۆستانەی ئەوانش هاتوونە شۆستانی ما لە عێراقی ڕە هاتوون بەنێوی خەیلانی کە خەیلانی هاتوون ئەوانش چەند هێناوە دەگەڵ خۆیان سابوون و چاو پارچە و ئەو دوورشتان هێناوە ئەوان پارچان هێناوە و جەڵدیانیش حەزمکردن خوێ و قەیسی و ئەو کەلوپەلانە ساواریش ئەو دەورانی ئەبەوەی دەهاتن لێرە ئەو ڕەدوو بەدەڵە دەکرا. ڕست و ساو خۆش بێ کاکەجان وەکی ئاگادار بووینەوە کاکە ئیسماعیل یەکێک لە تێکۆشەرانی بەشی فەرهەنگ و ئەدەبی و ئاوایە کاکەجان دەکرێت سەبارەتەوە بۆمان بدوێم بزانین لە چ بوارێکەوە تێکۆشانتان هەیە و لە کەنجەوە بەر لەوەی کە هیچ بڵێم پێم خۆشە بڵم سڵاوت لێ جەڵدیانەکەم بە درۆ تاریفاتت ناکەم نێوبانگت دەرکردووە مێژوو ئەوای تۆمار کردووە کوڕانت بە نرخ و بەهان بۆ ئاو خاکت جانفیدان ئەمن کە خەڵکی ئەو دێمە و لەو دێ لەدایک بووم دەڵێم لە دەیەک ژیاوم ناوی جەڵدیانە پێشی ئاوەڵا و پشتی شوێستانە چێوی باکووری چلکرۆشکەیە باشوورێکەشی گردی قوبڵەیە قەڵاتێک بەرزە لە ناو ئەو دێیە وەکو بیستومە چاکێکی لێیە ئەویش ناوەکەی کەڵە ڕیعانە دەڵێن تووڕە بێ زۆر بێ ئامانە لەسەر ڕزمێڕا تا بەردەمێشی چاوی لێ بکەی و ئاوی بنۆشی ئەو ئاوە سارد و سپی و زوڵاڵە چەند جوان دێتە خوارد لە مێرگ و نواڵە لەسەر ڕزمێڕا تا بەردەمێشی چاوی لێ بکەی و ئاوی بنۆشی ئاوایەکی دی بەزاهیر نەدی و گەلێک منداڵی کردوونە هەتی و وەرە پێت بڵێم تۆش پێی بزانی تۆش بە ڕۆژی خۆت دەبێ میوانی ئەویش قەبرستان لەسەرەوەی دێ دەڵێ چین و بەی هاتوو بارگەی بێنی و بێ هەرزم کردنە من بێهوەرزم دەبی بزانین بێهوەرز چێیە من بێهوەرزم بەنێو و کارم سەربەرزم بە شانازی کوڕی دێمە خزمەتکار خاچی بەرپێمە سوێندم خواردۆ تاک و ماوم بێهداشکار بێهوەرز ناوبم ماومە جارێ کە دکتم بێهوەرز چییە بێهوەرز مامەخەمەیە مامەخەمەی دێهاتیانە لە قوشبنی سەر و ژووری هەموو ماڵان لە گۆشە و کەنار و تاقە و بنیێقدان و سەر هەرزاڵان لە کۆڵان و کوچە و مەزرا و لە حەوشە و حەسار و داڵان لە چادر و چیغ و خێوەت و لە بن ڕەشماڵی گشتماڵان ئەی بێهوەرز ناو نیشانی تۆی لێیە پەیامەکانی بێهداشتیت لە ناخی دڵ نیشتەجێیە دەردت دەردی هەژارانە ون بووی بێنا و نیشانە زەحمەت چێشی بێ ئامانە و مامەخەمەی دێهاتیانە ئای بژی کاکەی ژیان ئینشەڵڵا دەستت خۆش بێ خامەتە ڕەنگین بێ چەپڵەیەکش بۆ دەستخۆشی لە کاکە ئیسماعیل ئینشەڵڵا دەکارەکەتاندا هەر سەرکەوتوو بن لە بواری فەرهەنگوە دەبدەوە هەر سەرکەوتوو بن ئینشەڵڵا باسی مەتەڵۆکەیان کرد فەرمویانەوە بە خۆتان مەتەڵۆکە دادنێنەوە بەڵێ ئەلبەتە لە بواری فەرهەنگەوە جەڵدیان سابقەیەکی دیرێنەی هەیە ئەو وەخت لێک دەبوونەوە و پەندی پێشینیان و مەتەڵۆکە و ئەوە ئەمیش هەر بەو زەهنیەتەوە هاتوو مەتەڵەکەم ساز کردوونە بەعزە کەلیماتێکی ڕەسەنی کوردەواریم دە قالبی مەتەڵۆکۆیدا گونجاندە بووی کە بێتەوە سەرزاران مەسەلەن دەڵێ مامر گارەگارێتی بۆتە بەداشی دامەی کابان دانی بۆ داوێت دەڵێ مەگرە بەهانەی هێلکێکم بۆ داناوی بڕۆ بۆ سەر هێلانەی ئەو هێلکە چی پێ دەڵێن بۆتە پەندی زەمانەی ئەو هێلکەی بۆ مریشکەی دادێنێنەوە بۆی کە نەیدۆڕێنێ ئەمن لە قالبی مەتەڵۆکەدا چی پێ دەڵێن بەوەی بەو ڕۆژی چی پێ دەڵێن چێ دەزانێت ڕاوکە بەڵێ بەوەی دەڵێن ڕاوکە پس بۆی کە ئەمن بتوانم ڕاوکەی بێنمەوە سەرزار یا مەسەلەن دەڵێ
بێچووی مڕیایی بزنێ بەدەستی شیری دەنێ خو دەگرێت دێ بە دواتە چی پێ دەڵێن بەواتە مێچکە ئاحسان پێی دەڵێن مێچکە مەسەن نەحان پرسیاری مێچکە چییە شاید زۆر کەس نەزانن ئەمە خەڵکی ئێرە بۆی کە ئێرتباتمان هەیە هێوارن لەوەی کۆ دەبینەوە باز دەکەین ئەمە تەڵۆکەم مێکزار زۆرن ئەمان یەکدانە لێ دەپرسم ئەوە چیەکە دەڵێ هاوسرت هەڵی دەگرێ بەرگەیمانەوەی ناگرێ بە نەرمیشی دەست لێدەی خۆڕا ناگرێ دەشکێ من کە نازانم مەگەر ئاها دەستنوێژیان کاکە ئەوەندەی بۆ باسکردوونە ماشەڵاتی دێڵە هەر بە جەوان و پیر و منداڵەوە هەموو دێزانن هەموو زوو هەڵی دەدەن ئەلبەتە 220 دانم ساز کردوونە لەو قالبەیدا بە ئیسلا ئەمان پێم خۆشە ئەگەر کات هەبێ چەند شعرێک ئەگەر لازم بێ شعرێک کە تەوسیفە لە بەهاری جەڵدیان پێم خۆشا و شعرەشی بۆ بڵم ئەگە وەخت هەبوو کاتە بوو دەخزمەت ودام پس من دەستخۆشێکی تایبەت لە کاکە ئیسماعیل دەکەم زۆریان سپاس دەکەم کە بۆ پاراستنی دابوو کولتور و فەرهەنگ و ئەدەبی کوردەواری بە تایبەت لە ئاوایەکەی خوان ئەوەندە تێدەکۆشن و بە شێری بەهاری جڵدیان ماڵاوایی لە کاکە ئیسماعیلی خۆشەویست و ئازیز دەکەین فەرموو کاکەی جان ببەخشە ئەمن کە دەچوومە ئامۆزشی بۆ مەدرسەی بۆ قوتابخانەی لە هەر بوارێک کە چوو بام ئامۆزشمدا بە مەتەڵۆکێکم ئەوڵێ منداڵەکان دادێنە جا دوای باسم دەکرد مەسەرەن دەمەوردی دەهان و دەنداندا بە ئیسلا کە دەچوم ئامۆزشم دەدان ئەوڵە ئەو مەتەڵەکەم لێ دادێنان ئەوە چییە لە حمرتدا دوو جاران دێ بێ سەبەب نایبینی هەتا بێقەدرا نەما بۆی دەناڵێنی ددان بوو ئەوە دەزان بڵێ کە مەسەلەن دووزار ددانی ددانی شیری دێ دەکەوێت دوای دائیمی بە هەر حاڵ عەرزم کردن زۆرە هەمووشت زۆرە ئەمان کەم مختصری دەکەینەوە کاتوسات تێپەڕی بە کۆتایی دیمانەی ئەو ڕۆمان لە ئاوایی جەڵدیان بەشی لاجان سەر بە شاری جوانی پیرانشار گەیشتین خەڵکێکی یەکجار خێنگەرم و میواندار و سەر و ڕووخۆش و گرنگتر لەوانە فەرهەنگ و ئەدەب دۆست دڵە بە هەڵواکردن زار شیرن نابێ ئەو خەڵکە ئەگەر ئیدعای فەرهەنگ دۆستی ئەگەر ئیدعای ئەدەب دۆستیان هەبوو بەڕاستی حەول و تێکۆشانیشیان لەو بوارەدا هەبوو کەسانێکی زۆر کەوتو وەکو ئەندازیار وەکو مامۆستا خزمەت بە جامعی دەکەن کە ئێستا لەو ئاواییەدا دەژین دەستی هەموو لایەکتان خۆش بێ دەستی ئەوە خۆش بێ کە بینەر و هاوڕێی بەرنامەی خۆتان بەرنامەی ڕۆژێک لە ئاواین هیوادارم بەرنامەی ئەو ڕۆژتان بەدڵ بوو بێ ئێمە بارگە بنەمان تێک دەپێچین و دەڕۆینەوە بەرەو شاری مەهاباد بەڵام ژیان لە ئاوایی و بەرنامەی ڕۆژێک لە ئاوایی هەروە بەردەوام دەمێنێ بە تەمای خودای لە ڕۆژانی داهاتوودا سەردانی ئاوایەکانی تریش دەکەین تا بەرنامەیەکی دیکە هەموو لایەکتان بە خودای گەورە دەسپێرم.